پسپۆڕان و شارەزایانی ئەکادیمی لە زانکۆی سلێمانی لەسەر لێکەوتەکانی کۆچی ناوخۆیی مشتومڕ دەکەن. بە پێی و ڕاپرسی لەلایەن زانکۆکۆ ئەنجام درراوە لە سەدا هەفتە هاتنی عەرەب بۆ هەرێمی کوردستان بە مەترسی و گۆڕینی دیموگرافیای هەرێم دەزانن. داتاکان ئەوەی ئەمڕۆ ئێمە گوێمان لێبوو مەترسیدارە و ئەگەر بێت و بەزوی لە ڕووی یاساییەوە ڕێک نەخرێ ئێمە ناتوانین ڕێگری لە کۆچ بکەین ئەوە بابەتێکە و حەق و مافێکە، بەڵام ئەتوانین لە ڕێگەی یاساوە ڕێگایەکی بۆ دابنرێ بۆ ئەوەی کە نەبێتە مەترسی. ئامارەکانی نیشتەجێبوونی عەرەب لە شارە کوردیەکان لە حاڵەتی یاسایی دەرچووە و کڕینی هەزاران یەکەی نیشتەجێبوون وای کردووە لەلایەن ناوەندە پەیوەندیدارەکانەوە کاری بەپەلەی بۆ بکرێت. کاریگەری ئاوارە چ پەنابەر هەیە لەسەر هەرێمی کوردستانە بڵێ لەبەر لە ١٧ ئەم پەنابەر بێ یا ئاوارە بێت لە ناو گەڕەکەکانە دەژین بۆ ئەم قەبارەی خێزانەشم بەراورد بۆ کردی ئەمانە ڕاستەخۆ کاریگەری بێ لەگەڵ دراوسەکەی لەگەڵ گەڕەکەکەی گەڕەکی وایە لە سلێمانی هەر هەمووی عەرەبە هەر بە عەرەبی جوابێنەوە. مامۆسایەکی زانکۆ ئاماژە بۆ دەکات دروستکردنی زۆری باڵەخانە یەکێکە لە هۆکارەکانی ئەم کۆچە ناوخۆییە و ئەگەر یاسایەک دانەنرێت لە کۆتاییدا کارەساتێکی گەورە ڕوودەدات. بەپێی مادەی 23 دەستوری عێراق هاوڵاتی عێراق ئازادە لە شوێنی شەجێ بێت، بەڵام لە هەمان مادەدا قیودی خستۆتە سەر ئەڵێ بە مەرجێک ئەمە نابێت بێتە مای گۆڕین دیموگرافیای دانیشتوان. لێشاوێکی گەورەی تری ئاواری عەرەب ڕۆکاتە هەرێمی کوردستان مڵک لەسەر خۆیان تاپۆکەن بە دڵنیاییەوە ئەمە تعریبێکە لەبەر خاتری بەژەوەندی هەندێک وەبەرهێنەر کە شقەکانیان بفرۆشێ کار ئاسانی بۆکەن. دەستی کوردی خۆشوانی ڕێبوار خاوەنی نووسینگەیەکی کڕین و بەکرێدانی خانووە ئەو دەڵێت ڕۆژانە زیاد لە 20 هاوڵاتی عەرەب بۆ دەستکەوتنی خانوو سەردانی دەکەن. لە گەڕەکەکەی ئەودا هاوڵاتیانی عەرەب نزیکەی لە 16 دانیشتوان پێک دەهێنن. لەم گەڕەکە بڵێن بۆ نمونە ئەمە سەروی 600 ماڵە بەلایکەمە بۆ 150 ماڵی عەرەبی تایە. ڕۆژانە لەوانێ بڵێم ئەگەر خانووی کرێمان لابێت لەوانە لە 10 خانوو بین بە عەرەب کە بۆ بکرێ، بەڵام نییە خانووەکان دەستناگە عەرەب بە ڕۆژانە بەردەوامێن بۆ لامان لە 195 حەزەکە بێ بە عەرەب نەیا بە کورد. چونکم لەبەر عەرەبەکە موچەکەی هەیە لە بەغاوە گەریشیش نەکە موچەکەی هەیە لە بەغاوە ئەینێرن بۆی و دانیشتۆ لێرە کری هەم کریەکەی لێدا هەم خۆشی مرتاحە لێرانە. بەپێی مادەی 23 دەستوری عێراق هاوڵاتیانی عێراق بە کوردیشەوە ئازادن لە هەر شارێکی عێراق نیشتەجێبن. بەپێی کۆتا سەرژمێری عێراقیش نزیکەی 1 ملیۆن کورد دانیشتووی بەغدادن. سنوور کەریم، دەنگی ئەمریکا، سلێمانی.